چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار لەسەر موچەی مانگی حوزەیرانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدات دوای ئەوەی هەردوولا لەسەر هەناردەکردنەوەی نەوت گەیشتە ڕێکەوتن ئەوەش بەپێی سەرچاوەیەک لە حکوومەتی عێراق. سەرچاوەکە ئاماژەی بەوە کرد دوای ڕێکەوتنی نێوان هەردوو وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراق لە ئێستادا نەوتی هەرێم بۆتە پشکی سۆمۆ وادەی هەناردەکردنی لە بەرپرسیارەتی بەغدادە و پێویستە بە ڕێکەوتنی لەگەڵ تورکیا لەو بارەیەوە. وتیشی دوای ئەوەی وەزارەتی دارایی هەرێم بڕی 120 میلیارد دیناری داهاتی ناوخۆی ڕادستی بەغداد دەکات، ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی هەفتەی داهاتوو بڕیار لەسەر ناردنی موچەی حوزەیران دەدات. وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژی 13 ئاب ڕێکەوتنی لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق ڕاگەیاند لەسەر میکانیزمی هەناردەکردنەوەی نەوت. ڕێکەوتنەکە لەلایەن 23 ئەندامی شاندی هەردوولا واژۆ کرا، 17 ئەندامیان شاندی وەزارەتی نەوتی عێراق بوون. بەپێی میکانیزمەکە هەناردەکردنەوەی نەوت بە گوێرەی بەرهەمی ڕۆژانەی کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان دەبێت، ئەوەش دوای ئەوەی 50,000 بەرمیل بۆ پێویستی ناوخۆی هەرێم گل دەدرێتەوە. بەرهەمەکەی دیکە بۆ هەناردەکردن ڕادستی کۆمپانیای سۆمۆ دەکرێت. وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان ماوەتەوە حکوومەتی فیدراڵ لەگەڵ حکوومەتی تورکیا قسە بکات و پرۆسەکە جێبەجێ بکرێت. ڕۆژی چوارشەممە 13 ئابی 2025 بەرهەمهێنانی نەوت لە کێڵگەی نەوتی شێخان لە سنووری پارێزگای دۆک دەستی پێکردەوە، بەوەش ئاستی بەرهەمهێنانی نەوت بۆ زیاتر لە 200,000 بەرمیل بەرز بۆتەوە. ئەوە سێم کێڵگەیە لە ماوەی هەفتەیەکدا بەرهەمهێنانی نەوت تێیدا دەست پێ بکاتەوە. دوای کێڵگەکانی ئەتروش و سەرسەنگ لە ڕۆژی 7 ئاب کارکردنتیاندا دەستی پێکردەوە. بەپێی ئامارانە فەرمیەکان ئاستی بەرهەمهێنانی نەوت لە ئێستادا گەیشتۆتە نزیکەی 210,000 بەرمیل نەوت کە 50,000 بەرمیلی بۆ بەکارهێنانی ناوخۆ دەبێت و 160,000 بەرمیل دەمێنێتەوە. لەو بڕۆژ نزیکەی لە سایەچلی پشکی کۆمپانیا نەوتیەکانە بەپێی گرێبەستەکانیان لەگەڵ هەرێم و خۆیان سەرپشکن لەوەی چۆن هەناردەی دەکەن. بە لەدەرکردنی پشکی هەرێم و کۆمپانیەکان نزیکەی 96,000 بەرمیل نەوت دەمێنێتەوە کە ڕادستی بەغداد بکرێت. لە کاتێکدا بەپێی ڕێکەوتنی نێوانیان دەبێت ڕۆژانە 230,000 بەرمیل ڕادست بکرێت. دوای ئەوەی کە ئێمە ڕەزامەند بووین لەسەر ڕێکەوتنەکە و واژۆشمان کرد لەسەر پێشنیارەکان لەسەر ئەو ڕێکەوتنە تێگەیشتنە خاڵێکی تریان زیاد کردووە لەسەر ئەوەی کە 230,000 بەرمیلەکە تاکو وەرنەگیری موچە نادرێ. ڕۆژی چوارشەممە 30 حوزەیران حکوومەتی هەرێمی کوردستان لە دوایین کۆبوونەوەیدا ڕایگەیاند ئەو بڕانەوتەی ئێستا ئامادەیە بۆ هەناردەکردن ڕادستی کۆمپانیای سۆمۆ دەکرێت بە مەبەستی هەناردەکردنی لە ڕێگەی بەندەری جەیهانەوە. لیستی موچە و تەرازوی پێداچوونەوەی مانگی حوزەیرانیش ڕەوانەی وەزارەتی دارایی فیدراڵ کراوە و لە بەرامبەردا دەبێت بەغداد موچەی مانگی حوزەیرانی موچە خۆرانی هەرێم خەرج بکات.